بەڵا عزیزان بێگومان بە هەمان شێوە کە ئێستا ئێوە ئەزانن لە ئەم بەشەیە دەلاکێکی زۆر ئەزمون و لێ هاتوو لە لامان ئامادەیە بۆ ئەوەی کە پێمان بڵێت نوێترین ستایلەکان بۆ کەسانەی پێیان خۆشە کە ڕێش و سمێڵ دابنێن ئەم وەرزە کامانەیە و هەروەها بابەتێکی زۆر زۆر گرنگیش هەیە ئەگەر بە تەمای ئەوەن کە ڕیش و سمێڵ بهێڵنەوە پیاوان و کوڕانی ئازیز لانێ پێویستی بە کۆمەڵی گڕێنمایی بێت کە چۆن خزمەتی بکەن چونکە زۆر بابەتێکی گرینگە ئێمە ئەمانە بێت لەم تەوەرای لەسەر ئەم بابەتەش قسە بکەین کە خزمەتکردنی ڕیش و سمێڵ بە چ شێوەیەکە هەر بۆیە لەگەڵمان بمێنەوە چونکە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز جوان کامەران ئەمانەیەت زیاتر قسەی لەسەر بکەین کاک جوان زۆر بەخێر سپاس بۆ ئەو دوو بەڕێزش کە لەگەڵ بەڕێزت هاتبەوەی کە بەکردداری نیشان بینەرانی بیت کە مۆدلەکان کامانەیە لەگەڵ ئەوەی کە باسێکمان بۆ کەیت کە ئەم ساڵ نوێترین مۆدلەکان چیە ئەگەر ئەشتەوێت کە هەر دەست پێ بکەی فەرموو بەدەم قسەکردنەوە ئەتوانی کارەکەشە تاواکەی سپاس بۆ ئێوە سپاس بۆ زۆر بەخێر کورساتی ئەزیز لە ئێستاە بڵێن گەنجان زۆر ڕیشێڵنەوانێ و حەزیان لە ڕیشدانان و ئەوەیە بەڵام تر حەسب ئەو کەسا فەیسی چۆنەوە چۆن ئەگونجێ لەگەڵ دەموچایە بە ئیش لەسەر ئەوە بکەین کە چۆن ئەی گونجێنی بۆی ینی درێژ بێ مەسەلا بۆ نمونە عادەتەن ئەگەر دەموچاوی خڕ بێ کەسەکە بێ شتێکی دەموچاوی هێلکەی دەربکەوێ ئەگەر مەسەلا هێلکەی بێ شتێک بێ دەموچاوی خڕ دەرکەوێت حەسب فەیسی کەسەکە بێ بیگونجێنی باشە هەموو پیاەک بوون ڕێش و سمێڵی لێت یان ڕەنگە زۆر کەسە بڵێ هەست لە ئێستا چکە بووە بە مۆدیل و بووە بە باو هەموو کەسێک ینی دائەنێت و ئەوە حەسب کەسەکانە ناڵم ئەبێ وای لێ بکەی کە بگونجێ لەگەڵ دەموچاوی باشە ئێستا ئەم کاکەی کە هاتوو تۆ چێ ئێستا کاری بۆ بکەیت ئەم چ ستایلێکی لێ ئەبێ بە چ شێوەیەک بۆ نمونە ئەم سەکسوکەی بۆ دانی بۆ ئەوەی کە فەیسێکی جوانتر شازێکی جوانتری هەبێ ڕاستەکەی لە ئێستا ئەم کاکەیە بە سەلا بۆ منە ڕیشی درێژە ئەگەر تۆزە کورتی بکەیتەوانێ وە با بڵێن تۆزێک تەعدیلی و ڕێکی بکەیتەوانێ و جوانی بکەیت خۆی بۆ نمونە ئەسەر ڕیشی زۆر جوانە بەڵام ئەگە تۆزێک ڕێک و پێچی بکەیت جوانترەوێت ئەستا منە بینم ڕیشی یەک تۆز بەرەو ئێراشەوە بەڵێ ئەخمولی مۆدلەکە دیان لای وەکو مۆدیلەکە وایە مۆدیلەکەی وایە باشە ئێستا کە من سەیری ئەەکەم ئەبینم مۆدلی قژیشی لەگەڵ سمێڵیا لەگەڵ سەکسوکەکە زۆر ڕێککەوتووە کاتە پێویستەکە ئەم دوودانە تاواکەری یەک وایە بەڵێ بەتەشید ئەبێ تاواکەری یەکتری بن هەندێک کەس هەیە مەسەلا بۆ نەڕیشی ئەبێ لە سەرۆشی درێژ بێ بەڵام هەندێک هەیە ئەبێ ڕیشەکە کەم بکەیتەوە کورت بکەیتەوە بە شێوەیەکی تەدریج بێتە خوارەوانێ بۆ شێوازە جوان باش کاک جوان ئێمەی خانمان زۆر زۆر ئێحتیمام بە قژمانەیە ڕەنگە زۆر کات جۆرەها مەواد و بابەتی زۆر زۆر باشی بۆ بەکاربێنین لە ئێستاڵەن پیاوان زۆر گرنگی بە ڕێش و سمێڵ لە ئێستا خانمان چۆن ئیحتیمام بە ڕیشیانێ پیاوان زیاتر بۆ نمونە ئێستا شامپۆی ڕیشت بە تایبەت ئەبێ هی ڕیش بێ بەڵێ و کە ڕیش مەسەلا بۆ منە ئەی شوی جوان وشتێکیتەوانێ جۆرە شیرێک هەیە لێ یان تەرتیباتی پێش جارێگەشت جەفا وەکو بڵێن کۆلاجین و ئەوە بەکارەهێنی ڕیشەکە جوان جوان چۆن کامەیانە لەمانە هێنا ئەمە شامپۆی ڕیشتنە تایبەتەوە لۆگەکانی لێ کردوتۆ لە بەرەکەین شوێنەکان هەیە وایە لە شوێنی کۆسمەتیکۆمانە بەڵێ لە هەموو شوێنێک هەیە ئەوە تایبەتە بە ڕیش ئەبێ پێی بشۆی و دواتر ئەمە هەر دەمو چاوشۆردنێک یان حەمامە و حەمام نەنە هەموو دەمو چاوشتنێک پتێ ڕیشت دابێنیت و ڕێکی بکەیتەوە ئەبێ ئەوە بەکاربێن بۆ ئەوەی کە بی بە خاوەنی ڕیشێکی نەرم و جوان و ڕێکوپێک ئەبێ ئەوە هەبێت ئێستاریان چی بوو سەحارە کامیان ئەم سپیان ئەم سپیاش کە بڵێن ڕیشەکە و شت دواتر ئەوەی لێ ئەیت بۆ ئەوەی کە مجەفەدا لە ڕیشەکە نەسووتێ تاڵەکان ئێمە لەناو خاتوونەکانە بە تایبەت ئەوەی کە خژی هیلاک بێت کۆمەڵێک زەیتی سروشتی ئەمانە لە دوای ئەوەش ئەبێ ئەم زەیتەی بۆ بەکاربێنی بۆی ڕەونەقی هەبێ ڕیشەکە ئەم زەیتە کیمیاییان هەر زەیتێکی سروشتی ئەوانیش مەستەفتان زێ کردەوە چیە ئەمە چی تێکەڵ کراوە وڵی هەر زەیتی بڵێن مەبەستنەوەی ئەگەر خۆیان چوونە لای ئەتارێک ئەوەی کە زەیتی ڕۆکی ئەفرۆشی ئەتوانێت پرسیاری لێ بکە بڵێ ئەمە ماوێت تێکەڵێکی پێ زەیتەکان تقریبان هەموو یەک ئیشەکە چکە ئەبێت تاڵەکە چەور و ڕەونەقدار بێ ئەمە سیرۆمێکە لە کۆتاییەکە بەڵێ لە دوایە بۆی ڕەونەقی هەبێت ئەزیتە کێشی ئیشەکە ئەنجام پێشمان با بڵێ بزانین چیەکی بووم کاکە ئێستا ئەم با بڵێن هەر ڕێکردنەوەیکی بۆ ئەەکەم و بۆی لەگەڵ دەموچاوی ناگونجە درێژ بۆتەوانێ هەر ڕێکردنەوەیکی بۆ ئێستا بۆیەشی ئەکەن
بەڵێ تۆزێک ماش و برنجی ئەکەنەوە ماش و برنجە لە بەڵێ زۆر وڵا کەستێ بە خۆشحاڵی ئەڵبەتەن بەڕێزەکە سروشتیە هەرەوە هاتم ئەوەش نامەتەکەکەواتە خەڵک ئێستا زۆر فێر بووە تاڵی سپیە کاتە ڕیشێوانێ و جا ئێستا ئەبێ بە پێی فۆرمی دەموچای ئەم بەڕێزە تۆ ئەم بەشەی خوارەوەی خڕ بکەیت نوکتیش بێ چۆن جوانە ئاتن دەموچاوی تۆزێک خڕە کاتە ئەمەی ئەبێت درێژ بێ لەبەرەوەی کە تۆزێک دەموچاوی باریکتر نیشە ئەم مۆدلی ڕێش و سمیال و سەکسوکیانی کە ئێستا هەیە بۆ منە مۆدلی چه وڵاتێکە لە چه وڵاتێکەوە زۆر بۆ منە گرنگی بەم بابەتیان و ئێستا لە کوردستانیش بەڕاستی کوڕان و پیاوان زۆر گرنگی پێیان لە کۆنا مەسەلا بۆ نمونە لە کوردیشا هەبووە مەسەلا بەڵام ئەو بۆ کاتێکی خەمناک و مەسەلا بۆ ئەو بەکار هاتووە بەڵام ئێستا بۆ مۆدل ینی حتا مەسەلا بۆ جاری وایە ڕوبەڕوێەوە ئەتیمامی وەکو ئێستا پێدێ لە کۆنا پێی نەدراوە تەسەورەکەم ئیتاالەکان زۆر ئیتیمامیان بە ڕێژابێت کاتی خۆیان وەکو مۆدلش دروستیان کردو ئێستا ئەم بەڕێزە چەند وەختەکە ڕیشی هێشتوەتەوە ئەوەنەی لێ هاتووە ئەمە تەسەورەکەم تەمەنی 6 مانگ 5 مانگ بێت 6 مانگ بالا خۆشی پرسین چەند مانگە زۆر باشە وا هەیە شتێ بکەی گەشەکردنی زۆرتر بکات بۆ ڕیشەکە ئەوانە کە بەکاری ئەو خزمەتکردە ڕیشەکە جوانە هێڵێت و جوانتریش درێژە بێت بەڵام ئەگەر ئەوە تۆزێک قورسە بڵێ شوێنێک پێستێک مووی پێوە دروستی بکە هەیە ئاڵێ بە وەکو کلامەوانە ئاڵێ هەمانە و نازان چی ئەوانە بەڵام قورسە ئەوە بوونیەتی ئەو کەسە خۆی دەورە بێت زۆر پیاوی شێر ڕەنگە هەست کا ڕێشی بێڵێتەوە بەڵام ئەڵێ هەستەکەم ڕێشم پڕ نییە بۆ نەپەڵەپەڵێوانەی حلێکی نییە وەڵاهی ئەڵێن هەیە بەڵام من تا ئێستا نەتەجروبەم کردووە نە بەکاریشم هێناوە ڕاستی زۆر جار پیاوان کە ڕیش ئەهێڵنەوە ئەمە من ئەیبینم ناو ڕیشیان حاڵەتێکی خورینی هەیە ئەمە خۆی کێشەکە ئەگەڕێتەوە بۆچی چارەسەری هەیە ئەو کەسانی کە ڕانە هاتون ڕژ بهێڵنەوانێ بیداەتی ڕژێشتنەوەیان دایم ئەخورێ و سوورە بێتەوە ئەوەی تر هەرەوە جارێکی ژێر دوو جار کە خورانی تر حاڵەتەکە وەکو خویەکی لێت بەڵام ئەگەر وازی لێ بێن و چۆنەڵی ئیهمالی بکەی وردە نێتێ کە درێژ بۆوانێ ئیتر ئەو خۆ نامێنێ ئەو خورانەش نامێنێت ئێستا بەڵێمان بڵە بزانین چیترمان بۆ بووم کاکەیە گەشتێتە چ قۆناغی زۆری مابووی کە ئێستا ئەمە بەرسمێڵی ئەبێت وابێت کە لێو دیار بێت چون هەنە کەسە حەزی لەوەیە تۆزە سمیاڵیشی ئەم دوولایی ئەبێ درێژ بێ بەس بە تەنها ئەمە تۆزێک لێوی دەرخێت و تاو هەر ئەوەندە باشە ماویەتی ناتاوە زۆر باشە دەستی تۆش خۆش بە اینجا کە ئەم کاکێت تاوا بوو خۆشحاڵیەوە ئەو بەڕێزێکی کەش لێرەیە پیرۆز دەبێتەوە لەوانێ بۆی کە تۆ ئەو سەکسوکێ مۆزبوط کردە چەند ڕۆژێک چاوەڕە کردەوە کاکژان ئێستا بووی کردی خێرا ئەمە کەرەستەی تایبەتیش هەیە وایە تایبەت بەڕیش بەڵێ هەتا مەقەستەکەی فەرقی هەیە ئەبێ باریکتر بێ باش باسێکمان بۆ بکەیت کاک ژوان چی بۆ ئەم بەڕێزە ئەەکەیت کاکە ئەبێت با بڵێن ڕیشی یەکەم جار وەکو وتم ئەو شیرەی لێ بیت کە وەکو کۆلاجینێک بۆ ڕیشەکە بێ بۆی تۆزێک نەرم ببێتەوە شۆراوە ئێستا حازرە باشە ئەمەی بۆ بەکار ئەهێنم بۆ ئەوی کە مجەفەی بکەم و تاڵەکان ڕێک بی و بۆی بەڕێکی بیبڕم جاک شتی ترم بیستووە ئەڵەن پیاوان ئێستا کریاتینەکان بۆ ڕێشیشیان بەڵێ ئەو ڕیشانەی کە ببوورە ئەوم بیرچوو ئەو ڕیشانەی کە تۆزێک زبرن ئاتن مووی پیا و زبر و ڕقا ئەبێ کریاتینی بکەی بۆ لەبەرەوەی کە تاڵەکان ڕێک بۆستن بەس ئەوە لە حاڵەتێکا بێ کە ڕێشەکە زۆر زۆر درێژ بێ ئەبێ کریاتینی بکەی بۆی خاو جوان دەرکێ چەندێک ئەمێنێتەوە ئەم کراتینە ئەوەی کە منەی کەم نزیکی 6 مانگ ئەمێنێتەوە بۆ 6 مانگ ئەو ڕیشە خاو هەر ناڵەمی تر پیاوانیش مەستەفیان زۆرە بێ هەر ناویژنانیش لە ناوانە ئێستا لای خۆشمان وا هەیە ئەمە زۆر تەڵەب لەسەری هەبێت کراتینکردنی ڕیش و ئەمانە ئەوڵام من ڕۆژانە بێ بیکەم بۆ خەڵک زۆر باش
زۆر باش پیرۆزە بێ ئەمە ئەمە- ئێستا بۆی ئێستا بە ئامادەم کردووە بۆ بڕینەکەی ئەها بۆی بیبڕێ بەڵێ لەبەرەوەی کە هەموو تاڵەکان بەقەت خۆی ڕێک پیاسەکە لە دەستیا بێ ئەمە بە پێی شێوازی دەموچاوی ئەم بەڕێزە ئەبێت چی بۆ بکەیت ئێستا با بڵێن تۆزێک دەم چای باریکە ئەم ئەبێ شتێ بکەم تۆزێک ئەمەی کورد بێ ئەمانی دەرکەوێت ئەها یعنی خەڵتر دەرکەوێت دەرکەوێت بەڵێ ئەها جا ئەم بەڕێزە ڕیشێکی درێژتری لێ دێدیان هەر ئەم قیاسە باشە ئەم قیاسە زۆر باشە بۆ بەڵێ ئەم چەندێکە ڕیشی نەتاشیوە ئەمیش تەسەور کەم 4 مانگ بێتە منی ڕیش تو ئێستا بە ئەزمونێتتر جوان جوان نەزانێ ئەم چەند ماە ڕێشنەتە بۆ چوونەکانی دروستە ڕێک بۆ یاچە جا زۆر باش ئەم جیهازە ئەم مەکینەکە بەکارەت هێنا هەر هەمانەکە بۆ سەر بەکارە هێن لە دوایە بەڵێ ئەمان بڵێ بەڵام ئێستا بۆ نمونە ئەمە تایبەتی ڕیشە چی لێ ئەکا ئەمە ئەمە بڵێن ڕێچێکا تهدیدەکە ئەها بۆ ڕێکردن ئەمە شار بە تایبەت هەری ڕیش ئەم چی ئەکا ئەمیش سفرەکە ئەمە بڵێن ئێستا لە ئێستا کاتەکە کەمە ئەبێ ئەمەی بۆ سفر بکەم بکەم بە فەیت باشە و دواتر تێکەڵای بکەمەوە لەگەڵ قژەکەی و لەگەڵ ئەوە باش کاتە فەرم و ئیشەکە ئەنجام بکاک ژوان بەزبوونی ئەو شتە زۆر خۆش بوو بەڵێ بەڵێ بۆنی شیری بۆنی شیری لێ ئەمسپیا لەگەڵ پێشەی کەم جێفی کابووی لێە دوای تربۆنەکەی زۆر بڵا بۆ لە کاتی جیفەکردنەکە بۆنی شیری ئەمە سروشتیە یان من واتە گەشتم سروشتی بێ ئەمە ڕێککردنت بۆ ئەنجامدا کاک ژوان باشە کاک ژوان ئەم مجێفەی کە تۆ کردە پیان خۆیان یعنی ئەتوانن دەستیان لە ماڵەوە خۆیان ئەتوان بیکەن بەڵام هەندێک کەسێ نایزانێ نایتوانێت بیکە بەس هەیە لە منیش جوانترێکە لە ماڵەوە ئەوە ڕاهاتووە کە ئیکا بۆ خۆی زۆر جوان ئەیکا بەڵام هەندێک کەسێ نایزانێت نەگاتە لای دەلاکەی ناتوانێت ڕشیدا بێنێ لانێ بە ئوتو ئاسانتر بێت بەڵێ ئەبێ بە ئوتوی تایبەت هەیە باریکە ڕیشە ئەو من هەمە بەس بیرم چوویێنم بەڕاست قەینە ئیشەڵڵا بۆ دەرفەتێکی ترکاتە ئوتو ڕیشیش هەیە بەڵێ بەڵێ بەقەو لە لانەوتی هەر خاتونە فەقیرەکان ناویان خراپ چوو ئەڵێن مەسرەفیان زۆرە ئەوەنەی کە باسی کرد هەمووی هەم بۆ ژنان هەم بۆ پیاوان جیاواز بوو جا ئێستا کۆمەڵان مەقەستیشە لەگەڵ خۆت هێناوە ئەم مەقەستانە تایبەت بە ڕیش جیاوازە نا بۆ قژیش بەکاریە ئەم مەقەستە هەندێک شوێن هەیە مەسەلا بۆ منە ئێرەی تەنکە باشە ئێرەی زۆر پڕە ئەم مەقەستەی لێ ئەی تەنکی ئەەکەیتەوە لە 150 تاڵەکان ئەبڕێت تەنک دەرەکەی ئەی کاک ژوان شتێکی تر هەیە قژ کە کریاتی نەکرێ ڕەنگە زۆر کادیترەها سووتێت یان زۆر هیلاک بێ ڕێشیش بۆ شێوازەی لێت بەڵێ زۆر مجەفەکردنی کریاتینکردنی زۆری عزێتی تاڵەکانەیە ئەو بەرگەی تاڵاکە کە پێوێتی عزێتی ئەیە بەڵامی تر ڕیش ئاسانتر درێژە بێتەوە لە قژ مەسەلا بۆ منە کە جار زوو ژێبڕی لە خوارەوە زۆر هیلاکی کە سەرتاڵەکانەوێ ئەو خۆرکە و شتەی کە پێوێتی سەرتاڵەکانی ئەی بڕی ئەو هیلاکی زۆر پێوە دیار نابێت یعنی بابەتی و خۆرکۆشتیش لانێ لە ڕیشار بەڵێ بەتەچیت بەڵێ باش خۆی خاتونەکان ئێمە بۆیە هەر باسی خاتونەکانەکەن ئێمە ئەزمونمان لە بواری خاتونەکانە بابەتی پیاوانمان بەجێشتەوە بۆ جەنابە زۆر جار ئەڵێن بۆ نمونە 2 مانگ جارێک 45 ڕۆژ جارێک سەرتاڵەکەی ببڕە بەوەی کە ئەوەنەی ترقژەکە بە جوانی درێژ بێتەوە ئەم سەرتاڵ بڕینە لە ڕیشا چەند وەخت جارێک ئەنجام بدرێت باشترە مانگی جارێک کفایەتە زۆر باشە کاکە جوان ئێستا ئەم کاکێ چی تری ماوە تۆزێک ئەوەی ماوە بین ڕێکردنەوەی تری ماوە مجەفەیەەکە باش ئەمانی بۆ ڕێک ناکەیت یا هەروەست باشتی جوانە نانا ئەبێ ڕێکی بکەیت ئەبێ بۆی ڕێک بکەیت باشە ئەمان بە گوێزان ئەکرێ ئەمە کاتێشتا ماوە ئەم گوێزانە کۆنانە باش ئێستا ئەمانی بۆ ڕێک ئەەکەیت بەڵێ کاتە خەریکی بۆی ڕێک ئەەکەیت ئەمەیان بۆ یەککردن چ ڕەنگێک مۆدێلە بۆ ئەم ساڵ بۆ پیاوان بۆ یەک بکەن هەرو ماش و برنجەیە یان
ڕەنگی تریش هەیە نییە ماش و برنج بێ هەیە حەزەکە ڕیشی زۆر ڕەش و تۆخ دەبێت بۆ یاخیەکە هەیە مەسەلە بۆن حەزەکە کاڵ بێ زەر بێ و نازانم هەر کەسەوە کاتمان زۆر کەم ماوە کاکە ژوان گەشتێتە قۆناغی کۆتایی وایە زۆر باش دەستە خۆش بێ چاوەکەم باڵێ تاوانە دەستەکانە خۆش پیرۆز دەبێ کاکە گیان ماندوومان کردن زۆر بەخێر سپاس بۆ ئامادەبوونتان. تۆ